بزوتنەوەی گۆڕان لە ساڵیادی دامەزراندنیدا و دوای زیاتر لە 2 مانگ لە کۆچی دوایی نەوشیروان مستەفا پرسی هەڵبژاردننی ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندنی یەکلایی کردەوە بەمەش قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی و کاری ڕێکخراوەیی بزوتنەوەکە دەستی پێکرد. ڕۆژی شەمای ئەندامێک هەڵبژێراک لە جوادی گشتێکە ئەمڕۆ 6 ئەندامەکەی تری خانەی ڕاپەڕاندن هەڵبژاردنیان بۆ ئەنجام درا پاشان دەستەیەک کە لەو بەڕێزانەی لەو کەسانی خۆیان کاندید کردبوو بوونە ڕێخەر ئەندامی خانەی ڕاپەڕاندن و بەڕێز کاک عومەری سێعەلیش بە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵبژێرە. لە دوای هەڵبژاردننی ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندن لەمە دوا زۆربەی چاوەکان لەسەر گردی زەرگەتە دەبن لەو ڕوانگەیەوەی سەردەم و قۆناغی نوێی گۆڕان لە دوای کۆچی دوایی نەوشیروان مستەفا دەست پێ دەکات وتەبێژی بزوتنەوەکە دەڵێت گۆڕان درێژە بەمان سیاسەتی خۆی دەدات و سازش لەسەر هەڵوێستانە گۆڕەکانی ناکات. ئەمە پرۆسەیەکی دەستوری یاسایی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان بوو بە پێی دەستور ئێمە هەستمان بەوە کردەوە کە لە دوای نەمانی کاک نەوشیروان ئێمە پێویستە دەستور جێبەجێ بکەین و ئەو ئەڵقانەی ڕێخستن کە تا ئێستا غایب بووە کە یەکێکیان خانەی ڕاپەڕاندن بووە بە هەڵبژاردن یەکلامان کردەوە و کاک عومەری سێعەلمان وەکو براگەرۆ و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵبژارد و ئێمە چینەوە سەر سکەی خۆمان سکەی کارکردنی ڕێکخراوەی خۆمان کارکردنی سیاسی خۆمان سووربوون لەسەر بەرنامە و پەیامەکانی بزوتنەوەی گۆڕان و ئەو ڕێبازەی کاگنیشان بۆی بەجێ بەڕێز کاک عومەری سێعەلی بۆتە ڕێخەری گشتی و چەند هەواڵێکیکە بوونەتە ئەندامی خانەی ڕاپەڕاندن ئەمە بۆ خۆی یەکەم خۆڕێخستنەوەی بزوتنەوەکەیە و گرنگیەکی تەواوی هەیە بۆ بزوتنەوەکەمان بۆ ئەوەی کە خۆمان زیاتر ئامادە بکەین خۆمان جۆش بین بۆ ئەوەی کە درێژە پێدەری ڕێبازەکەی کاک نەوشیروان بین پەیام و بەرنامەکانی جێبەجێ بکەین. پاشێک لایکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕێخەری نوێی گۆڕان و ئەندامانی خانەی ڕاپەڕاندن وەک وەفایەک بۆ ڕابەرەکەیان چوونە سەر گۆڕی نەوشیروان مستەفا و بەڵێنی پاراستن و نوێبوونەوەی بزوتنەوەکەیان ڕاگەیاند. وەجارێکی تریش بەڵێن تازە دەکەینەوە کە ئێمە تۆسقاڵێک لەسەر ئەو پرەنسیپانە لەسەر ئەو بەرنامانەی بزوتنەوەی گۆڕان لە یەکەم ڕۆژی ڕاگەیاندنیەوە هەڵمان گرتووە تۆسقاڵێک سازشی لەسەر ناکەین. لەم ساتەوە قۆناغی دوای نەوشیروان مستەفا و سیاسەتی داهاتووی بزوتنەوەی گۆڕان دەست پێ دەکات. ڕەنگە یەکەم کاری بزوتنەوەی گۆڕان دوای دەستنیشانکردنی ڕێخەری گشتی وەڵامدانەوەی داواکەی پارتی بێت بۆ کۆبوونەوە لەگەڵی. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.